سڵاوتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتوومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی شەممە. سەرەتا سەردەری گرنگترین هەواڵەکان. برینداربوونی مێرمەنداڵێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سەر پۆلی زەهاو، دژایەتی ئیدارەی ئیتلاعاتی سنە لەگەڵ ئازادی ئارام کەرەمی لە ناوبردننی دارستانەکانی بانە لەلایەن قازانجپەرستان، ئازادی کاتی 21 دەست بەسەرکراو لە زیندانی کرماشان، ناڕوونی چارەنووسی چەند شارۆمەندی دەست بەسەرکراو لە شاری سنەوبۆکان، سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکێکی مەدەنی لە باکووری کوردستان، دەست بەسەرکرانی دووبارەی ئەرغەوان فەلاحی لە تاران و بانگێشت و لێپرسینەوەی ڕۆژنامەوانێک لە تاران. برینداربوونی مێرمەنداڵێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سەرپۆلی زەهاو. لە ڕۆژانی ڕابردوودا مێرمەنداڵێکی خەڵکی گوندی گەردەنۆی سەر بە شارستانی سەرپۆلی زەهاو بە ناوی دیاکۆ مرادی بە تەقەی هێزەکانی ڕژیم بە سەختی بریندارکرا. بەپێی زانیاریەکان دیاکۆ مرادی مەڕووماڵاتی پێبوو لە کاتی تێپەڕین لە سنووری سەرپۆلی زەهاو تەقەی لێکراوە و بە سەختی بریندار بووە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ دیاکۆ بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەی تاڵەقانی لە کرماشان کراوە. دژایەتی ئیدارەی ئیتلاعاتی سنە لەگەڵ ئازادی ئارام کەرەمی بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، بەندکراوێکی سیاسی خەڵکی سنە بە ناوی ئارام کەرەمی پاش تەواوبوونی قۆناغەکانی لێپرسینەوە بڕیاری ئازادی دەرچووە، بەڵام ئیدارەی ئیتلاعات لەگەڵ ئەو بڕیارەدا دژایەتی کردووە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ، ئارام کەرەمی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نێرەکانی ڕژیم دەست بەسەر و بۆ ماوەی 37 مانگ لە گرتوخانەی ئیتلاعات و زیندانی سنە ئەشکەنجە و ئازاردراوە. دژایەتیکردنی ئیدارەی ئیتلاعات لەگەڵ ئازادی و بەندکراوە سیاسیە لە حاڵێکدایە کە مافی ئازادی مەژداری پێدراوە و نابێت لە زینداندا بمێنێتەوە. لە ناوبردننی دارستانەکانی بانە لەلایەن قازانجپەرستان بەپێی راپۆرتی ئەنجومەنی پاژین لە شاری بانە، دارستانەکانی نێوان گوندەکانی دەرگاشێخان و کانی بەنا لەلایەن کەسانی قازانجپەرستەوە چاڵان کراوە. بەوتەی ژینگە پارێزان، دارستانێکی چڕ و پڕ لە نێوان گوندەکانی دەرگاشێخان و کانی بەنا بوونی هەیە و ماوەی 1 ساڵە کەزانی قازانجپەرست دارەکان کە بەتەمەنن دەیان بڕنەوە لایەن پەیوەندیدارەکانەوە لایەنە پەیوەندیدارەکانەوە ڕێگریان لێ ناکەن. ئەنجومەنی پاژینی بانە لەگەڵ بەرپرسی سەرچاوە سروشتیەکانی ئەو شارە سکاڵای لەسەر تاوانباران تۆمار کردووە و ڕاگەیاندووە کە ئەگەر کۆتایی بە بڕینەوەی دارستانەکان نهێنن، ناسناویان بۆ ڕای گشتی ئاشکرا دەکەن. ئازادی کاتی 21 دەست بەسەرکراو لە زیندانی کرماشان. ڕۆژی پێنجشەممە 11 ڕێبەندان 21 گەنجی خەڵکی شارەکانی سەرپۆلی زەهاو و کرماشان کە لە 2 هەفتەی ڕابردوودا لەلایەن حکوومەتەوە دەست بەسەر کرابوون بە دانانی وەسیقەی 1 بۆ 5 میلیارد تمەنی لە زیندان ئازاد کران. ناسناوی ئەو 21 شارۆمەندە بریتیە لە پویا دلجوو، محەممەد دلجوو، یوسف ڕانجبەر، خالد کەمەری، کاوە سۆهرابی، ئۆمید ساڵحی، محەممەد نەیریزی، ئەیمان سەفایی، سوهەیب حەیدەری، حامد ئلیاسی، عومەر بابایی، مەیسەم پاڵانی، کۆمار نادری، یوسف ئلیاسی، ئاریام ئەحمەدی، محەممەد عەزیزی، محەممەد یوسفی، ئارمین مرادی و عرفان مرادی. شانی بەسە کە شارۆمەندێکی دیکە بە ناوی پەیام ڕانجبەر هاوکار لەگەڵ ئەو 21 کەسە دەست بەسەر و چارەنووسی لە گرتوخانەی ئیتلاعاتی سوپای پاسداران بە ناڕوونی ماوەتەوە. ناڕوونی چارەنووسی چەند شارۆمەندی دەست بەسەرکراو لە شاری سنە و بۆکان. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان، چارەنووسی 3 شارۆمەندی خەڵکی شارەکانی سنە و بۆکان بە ناوەکانی بۆنیامین ڕەحیمپور، ئایدا عەمووی و عەلی ڕەسووڵیان پاش دەست بەسەرکران بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی 12 ڕێبەندانی ئەم ساڵ بۆنیامین ڕەحیمپور لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و
بۆ گرتوخانەی شارانفەری سنە ڕاگوێزرا. کاتێک بنەماڵی ئەو چالاکە مەدەنیە بە دوواداچوونیان بۆ چارەنووسی کردووە، هەڕەشەی پەروەندەسازی و زەوتکردنی مۆبایلەکانیان لێکراوە. هەروەها ڕۆژی چوارشەممە دەی ڕێبەردان عەلی ڕەسوڵیان لەلایەن دارایی سڵاتی بۆکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. بنەماڵی ئەو بەندکراوە بە دوواداچوونیان بۆ چارەنووسی کردووە، بەڵام هیچ وەڵامێکیان وەرنەگرتووە. هەروەها لەلایەکی دیکەوە ئایدا عەمووی چالاکی مافی ژنانی خەڵکی سنە ماوەی 14 ڕۆژە لەلایەن سەرکوتگەرانی کۆماری ئیسلامیەوە ڕەفێنراوە و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستا نییە. سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکێکی مەدەنی لە باکووری کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا چالاکێکی مەدەنی خەڵکی باکووری کوردستان لەلایەن دەستگای قەزای تورکیەوە بە بیانووی کوردبوون بە 3 ساڵ زیندان مەحکوم کراوە. عەلی چەوان، چالاکی میدیای خەڵکی باکووری کوردستان، لە کلیپەکانیدا تورکبوونی خۆی ڕەت دەکاتەوە و بە هەڵواسینی وێنەی ڕێبەرانی کورد و ئاڵای کوردستان شانازی بە کوردبوونی دەکرات. پۆلیسی تورکیا پاش بڵاوبوونەوەی کلیپەکانی ئەو چالاکە مەدەنیەی دەست بەسەر و ڕادستی دادگا کرد. لە ڕۆژانی ڕابردوودا دەستگای قەزای تورکیا ئەو گەنجە تەنیا بە بیانووی کوردبوونی بە 3 ساڵ زیندان سزا داوە. دەست بەسەرکرانی دووبارەی ئەرغەوان فەلاحی لە تاران. ڕۆژی 6 ڕەبەندانی ئەمساڵ ئەرغەوان فەلاحی بەندکراوی سیاسی پێشوو بۆ جارێکی دیکە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە شارۆچکەی پەرەندی تاران دەست بەسەرکرا. ئەرغەوان فەلاحی پێشتر و لە مانگی خەزەڵوەری 1401 هاوڕێ لەگەڵ باوکو براکەی بە ناوەکانی نەسرۆڵڵا و ئەردەوان فەلاحی بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لە حزبە نەیارەکانی ڕژیم دەست بەسەرکرا بوو. ئەو 3 شارۆمەندە بۆ ماوەی 2 مانگە لە گرتوخانەی ناوەندە ئەمنیەتیەکانی ئیسفەهان ئەشکەنجە و دوجار بۆ زیندان ئێڤین ڕاگوێزران. جێگای ئاماژەیە کە ئەو 3 هاوڵاتیە لەلایەن قازی ئەفشاریەوە بە تۆمەتەکانی ئەندامەتی لە گروپە دژبەرەکانی ڕژیم، ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات و تەبلیغ دژی نظام محاکمە کراون. بانگێشت و لێپرسینەوەی ڕۆژنامەوانەیەک لە تاران. ڕۆژی چوارشەممە دەی ڕێبەندان مەریەم شۆکرانی، ڕۆژنامەوانی ئابووری لە ڕۆژنامەی شەرق، بۆ ئیتلاعاتی سوپای پاسداران لە تاران بانگێشت و لێپرسینەوەی لێکرا. مەریەم شۆکرانی پێشتر بەهۆی چالاکی میدیایی دەست بەسەر و لێپرسینەوەی لێکراوە. ئەو ژنە ڕۆژنامەوانە مانگی ڕەشەممەی ساڵی ڕابردووش بە بیانووی بڵاوکردنەوەی بابەت لەسەر مەرگی ئارمیتا گەڕاوان بە تۆمەتی بڵاوکردنەوەی پرۆپاگەندە دژی نظام دەست بەسەر و بە 6 ملیۆن تمەن جەریمەی ماڵی محکوم کرابوو. کۆبوونەوەی ئێرانیانی سوید دژ بە یاسای سەختی پەنابەریەتی. ڕۆژی هەینی 12 ڕێبەندان کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی سوید لە شاری ستۆکۆڵم کۆبوونەوە و دژایەتی خۆیان لەگەڵ یاسای سەختی پەنابەریەتی لە وڵاتە نیشاندا. ماوەی چەند مانگە کە کۆمەڵێک پەنابەری ئێرانی لە بەردەم ئیدارەی کۆچبەرانی سوید ناڕزایەتی دەرەبڕن و داوای پێدانی مافی شارۆمەندی لە وڵاتە دەکەن. لە نێو ناڕازیاندا کەسانێک هەن کە چەندین ساڵە لە وڵاتی سوید دەژین، بەڵام هێشتا چارەنووسیان ڕوون نەبووەتەوە لە دۆخێکی سەختدا ژیان بەسەرەبەر. خۆپیشاندانی سەدان فلستینی لە دەروازەی سنووری ڕەفاح. ڕۆژی هەینی 12 ڕێبەندان سەدان شارۆمەندی فلستینی لە سنووری ڕەفاح کۆبوونەوە دژ بە بڕیاری دۆنالد ترامپ بۆ گواستنەوەی زۆرە ملەی خەڵکی غەزە بۆ وڵاتی یا وڵاتانی دراوسێ خۆپیشاندانیان کرد. لە حاڵێکدا پرۆسەی ئاگربەست لە غەزە بە زەحمەت بەڕێوە دەچێت و دەوڵەتی ئیسرائیل و گروپی حەماس هەرجارە و بەشێک لە دیلەکان ئازاد دەکەن، دۆنالد ترامپ سەرۆکۆماری نوێی ئەمریکا لە وتارێکدا باسی لە گواستنەوەی خەڵکی غەزە بۆ ئوردون و میسر کردووە. ترامپ هەروەها 2 وڵاتی ئەندۆنێزی و ئالبانی وەکو 2 شوێنی دیاریکراو بۆ کۆچ پێکردنی زۆرە ملەی فلستینیان دیاری کردووە. هەرچەند هیچ یەک لەو وڵاتانەی مەبەستی ترامپن قبولیان نەکردووە، بەڵام سەرۆکۆماری ئەمریکا هەوڵی گواستنەوەیکی خەڵکی غەزە بۆ میسر و ئوردن دەدات. و تیرۆری سیلوان مومیکا لەلایەن کۆماری ئیسلامی لە سوید دووە هەواڵ. سەرۆکوەزیرانی سوید ڕۆژی هەینی 12 ڕێبەندان لە وتارێکدا ڕایگەیاند
سلوان مومیکا پەنابەری خەڵکی عێراق کە ساڵی ڕابردوو قورعانی ئاگردا بوو لەلایەن دەست و پەیوەندەکانی کۆماری ئیسلامیەوە چڕۆرکراوە. لە ڕۆژانی ڕابردوودا سلوان مومیکا لە کاتی تۆمارکردنی بەرنامێک لە تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆک لەلایەن کەسانی ناناسراوە لە ماڵەکەی خۆیدا تیرۆرکرا. پۆلیسی سوید لە پەیوەندی لەگەڵ ئەو ڕووداوەدا 5 کەسی دەست بەسەر کردووە و ڕۆژی ڕابردوو سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە بە فەرمی کۆماری ئیسلامی وەکو تاوانباری سەرەکی ئەو جنایەتە ناوبرد و 5 تۆمەتبارەکەی دیکە ئازاد کرا. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە. هەرشاد و بەختەوەرش.